گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگی گەل لە هەر شوێنێک گوێبیستی ئێمە سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرس. پرسیەم جارەشمان تایبەتە باسی و شەشەمین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە و بەردەوامیدان بە قڕکردنی کوردان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە. پرسیەم جارەشمان تایبەتە باسی شەشەمین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە و بەردەوامیدان بە قڕکردنی کوردان بە چەکی کیمیاوی لەلایەن داگیرکەرانەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامە نووزێ منمان کردووە. هەواڵێ من بەخێر بێت. ڕۆژتان باش، سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سڵاو لە ڕادیۆی دەنگی گەل و لە تەواوی گەلی کوردستان و تەواوی گەلی کورد لە هەر شوێی دنیان کە گوێیان لەم بەرنامە عەزیزەیە. زۆر سپاس. سەرەتا ئێمە لە سەروبەندی 36مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەین. ئەمەوێت پەیامی بەڕێزتان ڕێز و نەوازش بۆ شەیدانی بۆ 5,000 پەپولا بۆ 5,000 کوردی بێگونە کە لە کارەساتی کۆمەڵکوژی هەڵەبجە شەهید بوون. ڕۆحیان شاد بێت. ئێمە هەمیشە دەڵێن شەهید نامرن. هەڵەبجەیەکان ورە و وزە و شوناسی ئێمەن و هەمیشە لەگەڵمان دەژین. گەر بە درژای مێژوو سیر بکەین بەردەوام داگیرکەران لە هەوڵی قڕکردن و جینۆسایدکردنی کورداندان بوون. ئەوەی ڕوویدا لە 36 ساڵ بەردەێستا هەمان ئەو عەقڵیەتەیەکە یاخود درێژە پێدەری و عەقڵیەتێکە لە ڕابردووشدا هەم بە چەکی کیمیاوی یا بەردەیان جۆر چەکی وڵاتانی پێشکەوت و ئەوانەی کە باز لە مافەکانی مرۆڤەکەن دەزانین کە کوردان بەردەوام لە بەردەم جینۆسایددا بوون. پێت وایە بۆچی داگیرکەران هێندە بێڕەحمن یاخود هێندە چاوقایم لەوەی کە بەردەوام چەکی کیمیایی لە دژی کورد بە تایبەت بەکاردێن؟ بڵێ لە ڕاستیدا لە دەستپێکدا دەمەوێت ئەوە بڵێم کە کیمیابارانکردنی هەڵەبجە یاخود جینۆسایدکردنی هەڵەبجە تەنیا لەلایەن ڕژێمی بەعسەوە نەبووە، بەڵکو ئەمە گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی بووە. هەروەک چۆن لە 15 شوباتی ساڵی 1999 گەلە کۆمەیەکیان کرد لەسەر ڕێبەرەوە جەلان کە تێدا CIA ئەمریکا و موسادی ئیسرائیلی و وارووا کینیا و یۆنان و دەوڵەتی داگیرکەری تورک و چەند ڕووس وڵاتی رووسیا کە لەم پلانگەڕیە بەشدار بوون ڕێبەر ئۆجەلانیان تەسلیمی دەوڵەتی داگیرکەری تورکیا کرد. هەڵەبجەش بە هەمان شێوە گەلە کۆمەیەکی ئیمپرالیزمی سەرمایەداری بەرژەوەندی خواز لە دژی کۆماری ئیسلامی ئێرانی ئەو کاتە هەریەک لە ئەمریکا و ئیسرائیل و ڕووس و یەکێتی ئەوروپا، چونکە ئەم کۆمپانیای کە چەکی قەدەغەکراوی فرۆشتە سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ و لەسەر کارلادرا و بەشدار بوون. یعنی یەکێتی ئەوروپاش بەشدار بوو و خودی ئەڵمانیا کە ئەندامە لە یەکێتی ئەوروپا چەکی فرۆش بە ڕژێمی بەعس. ئیمپرالیزم لەو سەردەمەدا کە ویستیان لە ماوەی ساڵی شەڕی نێوان عێراق و ئێران هاوکاری سەدام حوسێن بوون لە دژی کۆماری ئیسلامی ئێران. لەم نێوەندەشدا گەلی کورد کە هەمیشە لە هێلی سێمە، نە لە هێلی خیانەتە، نە لە هێلی داگیرکەرە و نە لە ئەو سیستەمە سەرمایەداریە، هەمیشە دەوێ خۆی بێ، هەمیشە دەوێ شوناسی خۆی بپارێزێ، هەمیشە دەوێ لەسەر پێی بێ خۆی بێ، هەمیشە دەوێت لەسەر خاچی خۆی ئاوا بکات. بۆیە لەم نێوەندەدا لە شەڕی نێوان عێراق و ئێران لەو لاشەوە ئەم گەلە کۆمەی وەکو باسم کرد گەلی کوردیان کرد بە قوربانی. تێیدا زیاتر لە 5,000 هەڵەبجەیەکان شەهید بوون و سەدانیشان هەزارانیشان بریندار بوون کە تا ئەمڕۆکەش بە ئازار و نەخۆشی و پاژماوەی چەکی کیمیاوی دەناڵێنن. و هەر ئەمە نییە، لە ڕاستیدا 182,000 ئەنفال
و هەروە ئەوەی ئەمڕۆ کە دەوڵەتی داگیرکەری تورکیا دەیکات کە ڕۆژانە چەکی کیمیاوی بەرامبەر بە گەریلەی ئازادی خواست بەکاردێنێت هەموو ئەمانە قڕکردنە ئەوەی کە دەوڵەتی داگیرکەری تورک بە فڕۆکە لە سایلۆ و لە نانەوەخانەکانی ڕۆژ ئاوای کوردستان دەدات ئەمە جینۆسایدە یعنی بۆچی ئێمە دەبێ بفکرین بۆچی دەوڵەتی داگیرکەری تورکیا نانەوەخانە دەکات بە ئامانج بۆچی سایلۆکان دەکات بە ئامانج ئەمە دەوێت لە ڕێگەی برسیکردنەوە گەلی کورد جینۆساید بکات و ئەوەی کە لە شنگال کرا دیسان گەلە کۆمێکی نێودەوڵەتی بوو کە لە نێویشیاندا پارتی دموکراتی کوردستان پەدەکە و ماڵباتی بارزانی لە نێو ئەم گەلە کۆمەیەدا بوون 6,000 ژنی 6,000 خوشکان و دایکانی ئێمەیان تەسلیمی داعش کرد کە تاوەکو ئێستاکەش 3,000یان بێسەر و شوێنن ئەمەش جینۆسایدە ئەوەی کە ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا دەیکات لە باشووری کوردستان 86 بارەگای کردوتەوە ئەمە جینۆسایدە ئەم مەوادە ئێکسپایرانەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕۆژانە هاوردەی یاخود هەناردەی باشووری کوردستان دەیکات ئەم هەموو مەوادە ئێکسپایرە ئەمە جینۆسایدکردنی کووردە بڕۆ سیرکە بڕۆ توێژینەوەیەک بکە لە دکتۆرەکان بپرسە ئەم مەوادە ئێکسپایرانەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا دەنێرێ بۆ باشووری کوردستان چۆن ڕێژەی نزۆچی لە نێوان تاچی باشوور لە نێوان هاوژینەکان دروست کردووە ئەمە هەموو قڕکردنە نانەوێت تاچی کورد زیاد بکات نانەوێت هاوژینەکانی کورد زاوزێ بکەن نانەوێت کورد زیاد بێت بەڵام خەیاڵیان خاوە بە درێژایی مێژوو هەمیشە ئیمپرالیزم سەرمایەداری نەژاد پەرستەکان هەوڵیان داوە کە گەلی کورد قڕ بکەن بەڵام هەمیشە گەلی کورد شوناسی خۆی پاراستووە و لەسەر خاچی خۆی بە پێوەیە و خاچی خۆی ئاوا دەکات و هەمیشە گەلی کورد لە زیندوبوونەدایە خۆشبەختانە ئەمڕۆ هەڵەبجەیەکان لەسەر پێی خۆیان وەستاون و هەموو دنیا گەرنە بێ بە مبالغە بە حەسرەت هەناری هەڵەبجەیە یعنی ئەمە دەرەنجامی چیە دەرەنجامی ئەوەیە کە گەلی کورد سەرڕای جینۆسایدکردن بەڵام ئەمڕۆ خاکەکەی خۆی ئاوا دەکات ئەمڕۆ هەڵەبجەیەکان پەرە بە کوشت و کاڵ دەدەن ئەمڕۆ هەڵەبجەیەکان هەناری خۆیان هەناری بەروبوومی خۆیان ئەمڕۆ هەناردەی دنیا دەکەن کەواتە ئەمە دەرخەری ئەم ڕاستەیە کە گەلی کورد شوناسی خۆی پاراستووە و هەمیشە لەسەر خاچی خۆی ژیان دەکات بە درێژایی مێژوو هەل لە سەردەمی زاگرۆسیەکان هەل پێش و ئەمەش هەمیشە کورد لەسەر خاچی خۆی ماوەتەوە و دەژمێنێتەوە هەموو ئەوانەی کە دەیانەوێت ئەم خاکە داگیرکەن لەبەر ئەوەی کە ئاشنانین بەم خاکە چونکە بەڕاستی پەیوەندی نێوان مرۆڤ و خاک پەیوەندی ڕۆحانیە پەیوەندیی ئیلاهیە من ئەگەر ئاوێتەی ئەم خاکە نەبم من ئەگەر پەیوەست نەبم من ئەگەر خۆشەویستێکی ئیلاهیانە و ڕۆحیانە نەبێت ناتوانم لەسەر ئەم خاکە سەخت و دژوارە لەسەر ئەم خاکە جوانە لەسەر ئەم خاکە پڕمەینەتیە لەسەر ئەم خاکە پڕ لە ئالۆزیە ژیان بکەم بڕۆ سیرکە مەسەلەن میتێک یاخود سەربازێکی دەوڵەتی داگیرکەری تورکیا کە دێتە خاچی کوردستان کە دێتە ئاڤاشین کە دێتە زاب کە دێتە قەندیل تەمانەمانە خەونە لەبەرەوەی ناتوانن بێن بەڵام ئەو ماوەی کە دەمێننەوە تا ئەو کاتی دەکوژرێن بڕۆ سیر کە نازانن ڕێ بکەن لەبەرەوەی وەکو گوتم پەیوەندی ئینسان و خاک پەیوەندی ڕۆحانیە کورد لەسەر ئەم خاکە پەیوەندی ڕۆحانی ئیلاهی لەگەڵ خاک گرێداوە بڕۆ سەیری کە گەریلایەکی ئازادی خوات چۆن وەکو مامەس چۆن وەکو ئاسک ڕێ دەکات بەڵام سەربازێکی میتی تورک کە ئاشنا نیە بەم خاکە ناتوانانی ڕێ بکات ناتوانێت بۆ ماوەی مانگێک لەم سەهۆڵبەندانە بمێنێتەوە بەڵام گەریلایەکی ئازادی خواز چل ساڵە لەناو ئەم سەهۆڵبەندانە لەناو ئەم شەختە بەندیە لەناو ئەم چیا دژوارانە ژیان دەکات و بڵێن هاوڕێە هەواڵە لەگەڵ سروشت لەگەڵ دەوروبەرەکەی بەڵام ئەوانەی کە ئاشنانین بەم خاکە نەدەزانن ڕێ بکەن و نەدەزانن لێ بژین تەنیا لەسەر ئەم خاکە دەکوژرێن
من دەزانین بە درێژایی مێژووەکو بەڕێزشتان باسان کرد هەمیشە کورد ڕوبەڕووی قڕکردن بۆتەوە یەک لە ڕێگاکان لە ڕێگای چەکی کیمیاییەوە بووە و ئێستاش کە زیاتر لە 3 ساڵەوە بەردەوام دەوڵەتی داگیرکەری تورک چەکی کیمیایی بەکاردێنێت بەرامبەر بە گەریلا ئازادەکان پێدوانیە ئەمە هەمان درێژکراوەی ئەو پلانگێڕیە کە لە سەرەتای بەرنامەکە باست کرد کە هەم پلانێکی نێودەوڵەتیە هەم هەوڵی بەرژەوندی خوازەکانە لەم سنوورە کە بتوانن بە هەر ڕێگایەک بێت خاوەنی ئەم خاکە بێدەنگ و سەرکەس بکەن لە بەرامبەر ئەوەدا خۆیان بەجێ بکەن کە بێگومان وەکو بەڕێستانەڵێن هەرگیز ئەمە بۆ ئەوان دەست نادا بدوایە ئەم کۆمەڵژیانە تا چەند تەواوکەری یەکترین بەڕێستان باس هەموو ئەوانەی کە هەن بە درێژایی سەدان ساڵە لەسەر کورد ئەم قڕکردنەی کە لەسەر کورد هەیە بەردەوامە هەموو هۆکارەکەشی ئەوەیە کە کورد ناچێتە ژێرباری ئەم سیستەمە سەرمایەداریە ناچێتە ژێرباری داگیر کرد هەمیشە کورد هێلی سێمی هەڵبژاردووە کە هێلی بەرخودان و تێکۆشانە لەسەر خاک و ئاوی خۆی یعنی گەر تۆ سەیریکەی وەکەوەی باسمان کرد لە ماوەی 100 ساڵی ڕابردوو چ لە شۆڕشی شێخ سەعیدی پیران کە کب کراوەتەوە چ لەوەی کۆماری ئیسلام ئێران پێشەوا قازی کە کب کراوەتەوە و چ لە ئەوەی کە لە ئێستادا دەوڵەتی داگیرکاری تورکیا دەیکات کە ڕۆژ ئاوای کوردستان بە خوێنی خۆی و ئەوەی کە ئیمپرالیزم و سەرمایهدار و ئەوەی 62 وڵاتی هاوپەیمان نەیانتوانی ڕوبەڕووی داعش ببنەوە لەبەر ئەوەی وەکو گوتم پەیوەندی ئینسان پەیوەندی مرۆڤ پەیوەندی کورد بەم خاکە پەیوەندی ڕۆحانیە سەربازێکی ئەمریکی سەرڕای ئەوەی کە پارەیەکی زۆر و چەکێکی قورس و نازانم چوچی هەیە بەڵام لەبەرەوەی ئاشنا نیە بەم خاکە ناتوانێت ڕوبەڕووی داعش ببێتەوە بەڵام ژنانی کورد کچانی گەریلا توانیان ڕوبەڕووی داعش ببنەوە داعشیان تێکشکاند ئەمە دەرخەری ئەو ڕاستیە کە هەمیشە کورد ئاوێتەی خاک و نیشتیمانی خۆیەتی و دەزانێت چۆن دوژمن لەناو ببات ئەمە یەک دوو ئەوەی کە لە سەرەتاش باسم کرد لە ماوەی 100 ساڵی ڕابردوو جینۆسایدەکانی سەر کورد بەردەوامە هەموو ئەمانش کە دەیکرێت بەتەنیا سەدام حوسێن نییە کە هەڵەبجا کیمیا باران دەکات بەتەنیا ئەردۆغان و دەوڵەتی داگیرکاری تورکیان نییە کە دایانەوێت ڕۆژ ئاوای کوردستان و باشووری کوردستان داگیر بکەن ئەمە گڵۆپێکی سەوز لەلایەن سەرمایهداری لەلایەن سیستەمی سەرمایهداری بۆ هەڵکراوە لە بەرامبەر ئەوەی کە ئەردۆغان بێدەنگ بێ بەرامبەر بەکردی غەزە و گەلی تێکۆشەری فەڵەستین لە بەرامبەردا ئەوانیش دەڵێن تۆ بێدەنگ بە بەرامبەر بە فەڵەستین ئێمەش بێدەنگ دەبین بەرامبەر بەوەی کە تۆ ڕۆژ ئاوای کوردستان تۆپباران و بۆمباران بکەی بەرامبەر بەوەی کە 40 کیلۆمەتر بێتە خاچی کوردستان تۆ سەیری کە 25 ساڵە ڕێبەر ئۆجەلان لە زیندانی ئیمرالی نییە بەتەنێ ڕێبەر ئۆجەلان زیندانی دەوڵەتی داگیرکاری تورکیا نییە بەڵکو ڕێبەر ئۆجەلان زیندانی سیستەمێکی سەرمایهداری ترسناکە بۆیە ئەوان 25 ساڵە ڕێبەر ئۆجەلانی خستوتە زیندان کە ئەمەش بەشێکە لە جینۆسایدکردنی کورد دەیانەوێت لەم ڕێگەیەوە یاخود ویستیان لەم ڕێگەیەوە لە ڕێگەی دەستگیرکردن و تەسلیمکردنی ڕێبەر ئۆجەلان گەلی کورد بێدەنگ بکەن ئەمە بەشێکە لەم پلانە قێزەونەی سەرمایهداری بەشێکە لەم پلانە ئیمپرالیزم و موساد دەستگا هەواڵگری و مخابراتەکانی ئەمریکا و موساد و ئیسرائیل و رووسیا و هەتا دوایی بۆیە وەکو گوتم ئەم پلانژێڕێکە لەسەر کورتەیە بەردەوامە و درێژەی پێدەدرێت و هەموو هۆکارەکەشی ئەوەیە کە کورد نابێتە بەشێک لەم سیستەمە سەرمایهداریە کورد خاوەنی سیستەمێکە کە ئەوەی ڕێبەر ئۆجەلان بە هەوڵ و تێکۆشان و بە فەلسەفە و تێز و تێڕوانینی خۆی ئاوای کردووە هەمیشە کورد دەوێت لەسەر ئەم فەلسەفە و ئەم فکر و تێزێ ڕێبەر ئۆجەلان لەسەر خاچی خۆی
لەسەر خاچی خۆی پێکەوە بژێت. ئێمە گەلی کورد ناڵێن ئەوانەی لەسەر ئەم خاکەن دەبێت دەربکرێن. تو سەیری ڕۆژئاوا بکات. ئەمڕۆ گەلی کورد لە ڕۆژئاوا چۆن بڕۆ وەکو ڕۆژنامە نووسێک ڕووماڵ بکە یان فیچەرێک بکە یان راپۆرتێک بکە بزانە نەتەوەی عرب ئەمڕۆ لە ڕۆژئاوا چۆن لە سایە ئەم سیستەمەی کە ڕێبەرەوە جەلان دای ڕێشتووە چۆن بە ئازادی و بە ئاسوودەی دەژین. بۆیە ئەوان لەم سیستەمە دەترسێن، ئەوان لەوە دەترسێن کە کورد خاوەنی شووناس و نازنامە و فەلسەفە و ئایدیایەکی خۆیەتی تایبەتمەندە، نە دروستکراوی داگیرکەرە، نە دروستکراوی ئیمپرالیزم و سەرمایەداریە. ئێمە لە ناوخۆیان یەخود لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەزایی هەڵوێستەکان بەرامبەر بەم پرسە چۆنەوە ڕێستان باسان کرد و هەڵوێستی داگیرکەرانیش ڕوونە بەردەوامیە دەن بەم جینۆسایدانەوەی کەماوە کورد لە ناوخۆی خۆیاندا و بە تایبەت لە سای ئەو دەسەڵاتە کوردی کە ماوەی 33 ساڵە بەردەوام لە دەسەڵاتدایە پێ وایە ئێستادا لە ناوخۆی خۆمان یاخۆ حکوومەتی کوردی چی کردووە بۆ هەڵەبجەییەکان لانی کەم ئەم پرسە بە جۆرێک بێگومان برینێکە ساڕژبوونی ئەستەمە، بەڵام لانی کەم بۆ پێی کە هاوڵاتیانی ئەم دەڤەرە زەرمەندێکی گەورەی ئەو پرسە قڕکردانە کە وڵاتانی داگیرکەرەکەن توانراوە چی بکرێ بۆ هەڵەبجەییەکان؟ ئایا ئەوەی کراوە بەرتەقای ئەو قوربانیە کە هەڵەبجەییەکان داویانە لەو چوارچێوەیەدا؟ هەڤڵ محەممەد دەزانی بەداخەوە ئێمە زۆر زار بە حەڵا شیکردنەوەیەک دەیکەین بۆ ئەوەی کە گوایە لە باشووری کوردستان حکومڕانێکی کوردی هەیە. لە ڕاستیدا ڕاستە با بڵێن ئەوانەی کە دانراون کارکتەرەکان کوردن بە زمانی کوردی قسە دەکەن، بەڵام ئەمەی کە هەیە 33 ساڵە ئەوە نییە کە گەلی کورد تێکۆشانی بۆ کردووە. هەموو ئەوانەی کە دانراون لەلایەن سیستەمی سەرمایەداری لەلایەن داگیرکەرانەوە دانراون، لەلایەن گەلەوە دانەندراون. ئەمانە نوێنەرایەتی گەل ناکەن، بەڵکو داگیرکەر و سیستەمی سەرمایەداری ئەرێکداری کردوون بۆ مەرامەکانی خۆیان، بۆ بەرژەوەندیەکانی خۆیان، بۆ ئەوەی سامانی ئەم وڵاتە تاڵانکەن، بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوانەوە لە نازنامە و لە شووناسی کورد بدەن. بۆیە 33 ساڵە ئەم دەسەڵاتە نەیتوانی وە لە ئاسپێدا ویستیەکانی هەڵەبجەییەکان بێت. 33 ساڵە ئەم دەسەڵاتە نەیتوانیوە دوو فیلمی سینەمایی باش بەرهەم بهێنێت بۆ ئەوەی لە ڕێگەی سینەماوە هەڵەبجە بە دنیا بناسێت. تۆ سەیری ڕۆژئاواکە لە ماوەی 11 ساڵی ئازادیان طبعاً بە دنیایەک معانات و گرروگفتەوە دوای شۆڕشی باری عربی کە لە 2011 دەستی پێکردوێت و هەمووی 12 ساڵەکە ئەم 12 ساڵش گەلی ڕۆژئاوا هەمیشە لە شەردا بۆ بەرامبەر بە بەشار ئاساد، بەرامبەر بە دەوڵەتی داگیرکاری تورکیا و لە هەمووی سەختتر بەرامبەر بە داعش. بەڵام لەگەڵ ئەوەشدا سەیری کە لەماوەی ئەم 12 ساڵە هونەر لە ڕۆژئاوا هونەری ستران و گۆرانی چەند پێشکەوتووە، هونەری سینەما چەند پێشکەوتووە. باشە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو دەوڵەتی داگیرکاری تورکیا لە ببورن لە سینەماکار مەنسوڕیانیان داوشەیدیان کرد. ئەمە دەرخەری ئەم ڕاستەیە کە ئەوان نانەوێت داگیرکە نانەوێت ئەم کللتورە ئەم سینەمای ئەم هونەرە پێشکەوێت. جا بگەڕێمەوە سەر باشووری کوردستان لە ماوەی 33 ساڵی ڕابردوو ئێمە لە کاتێکدا خاوەنی ئابووری سەر بەخۆی بوون، لە کاتێکدا نەوتمان دەفرۆشت و نەوتمان هەناردەی دەرەوەی وڵات دەکرد، بە ملیارەها دۆلاریان بردە دەرەوە سپیان کردەوە، بە ملیارها دۆلاریان لە ڤێڵا و شوقەکان و پرۆژەکانی خۆیان خەرج کرد، بەڵام ئامادە نەبوون دوو فیلمی جوانی سینەمایی لەسەر هەڵەبجە بەرهەم بێنن. ئەوەی هەیە کە هەوڵی تاکە شخصی، هەوڵی کۆمپانیەکانە، هەوڵی چەند هونەرمەندێکی دڵسۆزە. وەسەیەکەی تاک و ئەمڕۆکە هەڵەبجەییەکان بەدەستگرت کۆمەڵی گرفتەوە دەناڵێنن. دوێنێ پێرێ نەخۆشخانەیە کراوەتەوە لەلایەن سەرمایەدارەکەەوە بە پڕی 400,000 دلار بە بڕی 40 دەفتەر دلار. یعنی تاوکو ئێستا کە هەڵەبجەییەکان
چاویان لەوەیە کە خەڵک خێریان پێ بکات نەخۆشخانەیان بۆ بکاتەوە بنکەی تەندروستیان بۆ بکاتەوە قوتابخانەیان بۆ بکاتەوە لە کاتێکدا دەبوایە هەموو هەوڵەکانی ئەم 33 ساڵی ڕابردوومان بۆ هەڵەبجەیەکان بات تاوەکو ئێستاکە ئەم دەسەڵاتە نەیتوانیوە ناوەندێکی ئەکادیمی دروست بکات لە هەڵەبجە بۆ کۆکردنەوەی ئەم کارەساتە بۆ کۆکردنەوەی ئەرشیفەکان بۆ ئەوەی کە بە دیکۆمنتکردنی ئەم کارەساتە یعنی ئێمە چۆن بتوانین پاش 2 سەدەی تر پاش 3 ساڵی تر بە نەوەکانمان بڵێن کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە جینۆسایت کراوین شمیاباریان کراوین یعنی تۆ ناوەندێکت نییە مەسەلەن بەیانی ڕۆڵەکانمان یان نەوەکانمان بڕۆن لەم ناوەندە بە دوای ئەرشیف و دیکۆمنت و وێنە و ڤیددیۆ و بەڵگە و دیکۆمنتەکان دابگەڕێن دەبوایە ئێمە لە ماوەی ئەم 33 ساڵی ڕابردوو لۆبیان دروست کرد بووە دایان لۆبیمان دروست کرد بووە وەکو چۆن ڤێتنامیەکان وەکو چۆن ئەرمەنیەکان وەکو چۆن یەهودیەکان توانیان بەرامبەر بەوەی کە کرا بەرامبەر بەوەی کە جینۆسایت کران توانیان دەوڵەتێک ئاوا بکەن وەکو کارتێک بەکاریان هێنا بەڵام بەداخەوە سەرانی کورد لە باشووری کوردستان هەوڵیان نەدا ئەمە بکەن یان ڕێگریان کرا یان پێیان گوتران مەیکەن باشە بۆیە نەیانتوانی ئەمە بکەن تاوەکو ئێستاکە هەڵەبجەیەکان تەنانەت نەتواندرا لەسەر ئاسی کۆمەلگا نێودەوڵەتی مەسەلەی جینۆسایدکردنی هەڵەبجە بە دنیا بناسێندرێ و تاوەکو ئێستاکە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە هەڵەبجە بکرێت بە پارێزگایەک هەرچەندە ئەمانە برینی هەڵەبجەیەکان ساڕێژ ناکات دوجار دەزانی هەڤاڵ محەممەد مەسلەی پارێزگار و پارێزگا و مەسلەی دەوڵەت و ئەمانە ساڕێژی برینەکان ناکات بەڵکو ئەوەی کە گرینگە ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاکە ئێمە نەمانتوانی و ڕێگری لە مەش بکەین لە ماوەی 36 ساڵی ڕابردوو ئێمە بەردەوامین لە جینۆسایدکردن و بەردەوامین لە قڕکردن و بەداخەوە ئەمڕۆ خۆمان بەشێشین ئەگەر تا دوێنێ پێر ئێمە قوربانی بووین ئەمڕۆ بەشێشین لە جەلادەکە ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان بەشێکە لە سیستەمی داگیرکاری و سەرمایه‌داری پارتی دموکراتی کوردستان بەشێک بوو لە جینۆسایدکردنی کوردانی ئێزیدی و تاوەکو ئێستا کەش واز ناهێنێ یعنی دەزانی چۆنە زۆر جار کەسێک هەڵەیەک دەکات یان کارەساتێک دەخڵقێنێ دوجار داوای لێبردون دەکات و بەلایانی کەمەوە دەوەستێ واز دێنێ بەڵام ئەوەی کە کارەساتە و عیبەیە تاوەکو ئێستاکە واز نایێنێ سەی دەکەین پارتی دموکراتی کوردستان و ماڵباتی بارزانی ڕۆژانە فشار دەکەنە سەر شنگالیەکان ڕۆژانە شنگالیەکان برسی دەکەن ڕۆژانە ڕۆژ ئاواییەکان برسی دەکەن بڕۆ سیرکە ماڵباتی بارزانی و پەدەکە لە فیشخابۆر چۆن ڕێگری دەکەن لە هاتوچۆی کوردان چۆن ئەم ڕێگەیان قەتع کردووە چۆن ئەم ڕێگەیان بڕیوە سەی دەکەی سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووس لە باشووری کوردستان کاتێک دەچێتەوە بۆ پرسی باوکی لە ڕۆژئاوا بەڵام لە گەڕانەوەیدا بۆ سەرکارەکەی لە باشووری کوردستان لەلایەن ماڵباتی بارزانی و پەدەکەوە دەرفێندرێ یعنی ئەمە بەشێکە لە جینۆساید ماڵباتی بارزانی ڕێگری دەکەن لەوەی کە پێداویستی و خۆراک بسێتە ڕۆژئاوا ئەمە بەشێکە لە قڕکردن ماڵباتی بارزانی ڕێگریان کرد لە پاراستنی دایان قیناع و پاراستنی چەکی کیمیاوی بۆ گەریلە ئازادی خوازەکان دەستیان بەسەرداگرت بەم هۆیشەوە چەندین گەریلای ئازادی خواز بەهۆی چەکی کیمیاوی چەکی قەدەغەکراوی دەوڵەتی داگیرکاری تورکیا شەهید بوون ئەگەر پەدەکە و ماڵباتی بارزانی ڕێگەیان بدا بە ئەم قیناع و پاراستنانەی ئەم ئەنتی کیمیاویانە ئەم دژە کیمیایانە بگاتە دەستی گەریلا خۆی بپاراز بووە بێگومان ئەو کاتە گەریلا شەهید نەدەبوو بۆیە ئەمانە هەموو جینۆسایدن و ئەوەی کە کارەساتەکە ئەوەیە ئەمڕۆ حیزبێکی کوردی و لە نێویشاندا پەدەکە بەشدارە لەم قڕکردنی کورد لەو چوارچووە بپرسم سیاسەتی بنەماڵی بارزانی و پەدەکە بە تایبەت لەسەر هەڵەبجەیەکان ئێمە دەزانین لە ماوەی ڕابردوودا
لە دوای دەست بەکاربوونی مەسروور بارزانی یەک جار سەردانی هەڵەبجەی کرۆیش لە ماوەی 2 هەفتەی بە 33 ئۆتۆمبیلی گران بەهاوە لە 2 هەفتەی ڕابردوودا بوو. بەڵێ جا من ویستم ئەمە بپرسم لە بەدوەدا چوونێکماندا بۆ ئەو سەردانی مەسروور بارزانی بۆ هەڵەبجە ئەو چەند بەڵێنەی کە درابوو بۆ هەڵەبجە بۆ نەیشێک لەوانە بابەتی دامەزراندنی نەوەی قوربانیانی هەڵەبجە بوو زایدەن ڕقەمی ئۆتۆمبیلی هەڵەبجە کە بێگومانەمە تا ڕادەیە گۆڕانکاریەکە لە پارێزگاکەدا ئێمە دەبینین لە دەداچوونەکەماندا لە ماوەی ئەم 2 هەفتەیە جگە لەو مەراسمەی کرا بۆ ئەوەی کە یەکەم ڕقەم درا بە کەسوکارێکی بەرکەوتووان تا ئەم دەقەیە ئەو پرۆسێ دەستی پێ نەکردووە، یعنی هەروەکو بەڵێنێکی ئەتیادی ڕۆشتو و دوجار لە بەدووادا چوون بۆ ئەو دامەزانش کە باز دەکرا. من کۆمەڵێک لە کەسوکاری قوربانیانم دوان وتیان مەرجێکیان داناوەیەکێک لە مەرجەکان ئەوەیە ئەو کەسەی کە ئێستا دائەمەزرێت یاخود ئەیانوێ ئیشی بۆ بکەنەوێت لە سەروبەندی کیمیابارانکردنی هەڵەبجە تەنانەت ساڵێکیش نەبوو بێ، بەڵام کە بەراورد یەکەی بەم بابەتە یعنی ئەوەی ئەوان داوایەکەن کەسێک خزمەتی بکەنوێت سەر و 38 و 39 ساڵ بکەمە بێگومان خۆمانزانی لە خدمەی مەدەنیە زۆر بە دەگمەن شتی واڕۆدا بوومە کەسێک دەو جۆرانە بخرێتە سەرکار و لە چوارچێوەی ئەو ناڕزایەتیانش کە بەردەوام ینی لە ساڵانی ڕابردوودا بەشداری و مەراسیمانیان نەکردووە لە ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەیەکرێت. یەکێک لە قسەکانی کە زۆر تەئسیری تێکردوتیان هێندەی ئەو بەڵێنانەی کە پێمانە درێ ئازارمان دەدات ڕەنگە بەقەت ئەوە بە ئازار نەبوو بێت کە کیمیایەکەمان بەسەرداکرا، بەڵام ئێستاوەنەی بەڵێنی ناڕاستمان پێدراوە بەڕاستیەڵێ ئەمە ئەوەندەی ناومێت کردوین یعنی ئەوەندەی کە برینەکانمان قوڵ کراونەتەوە نەم سیاسەتە لە پای چی جاریش باسی ئەوم بۆ کە ئێمە دەزانین بەژێکی زۆری ئەو کەسانی کە دەستیان هەبووە لەم تاوانی کە بەرامبەر هەڵەبجەیەکان کراون زۆرینیان ئێستا لە هەولێر و سیاسەتی بنەماڵی بارزانی دەزانی هەواڵ گیان دەزانی ئەمانە 33 ساڵە درۆ دەکەن لەگەڵ هەڵەبجەیەکان و ئەو سەردانەی مەسروور بارزانی دەبووە ڕۆژی شەممە بچوو با لە 16 بەڵام بۆ پێشی خست لەبەرەوەی هەمیشە لە 16 هەڵەبجەیەکان تووڕە دەبن و هەموو بە پرسەکان دەردەکەن. مەسروور بارزانی لە ترسیەوەی کە لە 16 دەرنەکرێ و خەڵکی هەڵەبجە ڕوو بەڕووی نەبێتەوە هەستا لەسەر ڕۆژی ڕابردوو ئەم سەردانەی ڕێخست طبعا بە 33 ئۆتۆمبیلی گرانبەهاوە و هەر لە هەولێرەوە سەرسوورەکانی زێرەڤانی بزمە ڕێژ کرد بوو، یعنی لە هەر 100 مەترێک پاسەوانێکی دانابوو هەتا دەگەی بۆ هەڵەبجە بە دنیایەک ئۆتۆمبیلی گرانەوە بە دنیایەک هێز و تفاق و چەکی قورسەوە چوو بۆ ناو هەڵەبجەیەکان لە کاتێکدا 4 ساڵە سەرۆکی حکومەتە یەکەم جارە بڕوە بۆ هەڵەبجە و ئەمانە باش دەزانن کە هەڵەبجەیەکان ئەوانیان ناوێ و متمانەیان نییە بۆیە بەم هەموو هێز و چەکە ڕۆشت بوون. ئەمە خاڵی دووەم هەڵەبجەیەکان برینەکەیان بە مەساڕژ نابێت بە ژمارە ئۆتۆمبیل و نازانم چی ئەمە ڕیکلامێکی بازرگانی بزنسیە مەسرۆ دەیکات بۆ بەرژەوەندەکانی خۆی. ماڵباتی بارزانی ئەگەر ڕاستیان دەکرد خەمی هەڵەبجەیەکانیان بوو دەبواە لە ماوەی ڕابردوو لەگەڵ پەرلەمانتارانی سونە کە هەمیشە لە هێلی دەوڵەتی داگیرکاری تورکیادان قەتەر ئیمارات تورکیای داگیرکە کە هیلالی سونی پێک دێنن دژی ئەوە بوون کە لە پەرلەمانی عێراق پەرلەمانتارانی پەدەکە لەگەڵ پەرلەمانتارانی سونە دژی ئەوە بوون کە هەڵەبجە بکرێت بە پارێزگا. باشە ئەمڕۆ سێ دەکەین بەداخەوە لە سایەی ئەم سیستەمەی کە لە باشووری کوردستانەیە کابرا بەداخەوە لە ماوەی ڕابردوو هەمومان بینیمە لە سۆسیال میدیا ژێستا ڤیدیۆکە ماوە کابرا دەڵێ 39 کەسم لەلایەن سەدام حوسێنەوە ئەنفال کراوە بەڵام گردنی سەدام حوسێن ئازاد بێت ئەوەی کە حکومەتی کوردی بەمنی کرد ئەوان بەمنیان نەکرد. یعنی ئەمە عیبە و شوورەیەشی زۆر گەورەیە و زۆر ترسناکە کە ئەمڕۆ تاکێکی کورد ئاوا دەڵێت ئەمە جێگەی حیف و جێگەی ئەسەفە دیسان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وەکو باسم کە لە سەرەتادا ئەم حکومەتێکی خۆماڵی نییە و لە هەناوی ئەم کۆمەلگایەوە دروست نەبووە و نەنوێرایەتی ئەم گەلە ناکات
و سرمایهداری و داگیرکەی دایناوە ئەرکداری کردووە بۆ مارامە گڵاوەکانی خۆیان. نازانم پرسیارەکەت بە شێشی تری بەڵێ هەر تایبەت بوو بە ئەو سیاسەتی کە بنەماڵی بارزانی کردویانە و بەرامبەر بە هەڵەبجەیەکانەوەی کە هەڵەبجەیەکان تووڕەن لەم حکوومەتە دەڵێن هێندەی بەڵێنەکان ئازاریان داوین چەکیشمایەکە هێندە ئازار و مەحنەت نەبووە بەدڵنیاییەوە. یعنی ئێمە دەبوایە ئەم دەسەڵاتە دڵی ئەوانەی کە بوون بە قوربانی وەکو دەڵێی تەواو ڕۆحیان شاد بێت و هەمیشە لەگەڵ ئێمە دەژین، بەڵام دەبوایە دڵی کە سوکاری قوربانیانیان ڕاکرد بووە. دەبوایە دەسەڵاتی کوردی بۆ پاژماو بۆ ئەوانەی کە ماوە لە هەڵەبجە، ئەوانەی کە ژیان دەکەن کە سوکاری قوربانیان دەبوایە لە ڕووی دەرونیەوە دەرونیان سارەش بکرابووە بۆ بەردەوام لەگەڵیان بووان و هەمیشە گوێڕالی ئەوان بووان و چەندین ناوەند و سنتری توێژینەوەی دەرونیان ئاوا کرد با، چونکە بەڕاستی ئێمە دەزانین دوای جەنگ دوای ئەم کارە ساتە ئەوانەی کەماون ئەم تراژیدیان بە چاوی خۆیان بینیوە ئەمڕۆ لە باری دەرونێکی زۆر خراپ دەژین. دەبوایە دڵی ئەوان ڕاگیرا بووە، دەبوایە باشترین زانکۆ لە هەڵەبجە کرابووایەوە، دەبوایە لە ڕووی ژینگەییەوە گرنگێکی زۆر بە هەڵەبجە بدرابووە، چونکە هەڵەبجە و دەشتی شارە زوور کە لە چوارچێەوەی هەڵەبجەیە یەکێکە لە خاکە هەرە بە پیتەکانی کوردستان. یعنی توێژینەوە هەیە دەڵێت بەروبوومی کوشت و کاڵی هەڵەبجە و دەشتی شارە زوور کە لە چوارچێەوەی پارێزگای هەڵەبجەیە بەشی هەموو کوردستان دەکات و وەکو لە سەرەتاش باسم کرد هەناری هەڵەبجەکێکە لە هەنارە نایابەکان کە دەڕوات بۆ ئەوروپا و خەڵک بە حەسرەتیەوەتی دانەیەک لە هەناری هەڵەبجەی بەدەست بگات. بۆیە دەبوایە هەموو ئەوانە پەرە پێدراباوە گرنگی پێدرابووایە. لە کۆتاییدا دەڵێم بێگومان کوردان هیچ کات ئەم لە دوای هەر قڕکردنێ لە دوای هەر هەوڵێکی جینۆساید بێگومان کورد وەکو بەڕێستان وتان هەمیشە لە نوێبوونەوەدایە و دوای ئەم کارەساتانش کە کارەساتی هەڵەبجە بێگومان ئێمە دەزانین کە نەورۆزی کوردان دێت، نەورۆزی زیندووبوونەوەی کوردان دێت، ئەمەوێت بە بۆنەی نەورۆزی شۆ پامی بەڕێستانەوە. زۆر باشە، وڵی من دەمەوێت پێشەمە شتێک بڵێم، یعنی ئەمڕۆ هەڵەبجەیەکانەوە بەدەست شتێک دەناڵێنن بەڕاستی ئەویش کە با بڵێن ئیسلامی سیاسیە. ئیسلامی سیاسی لە فەراغی ئەوەی کە ئەم حکومەتە هیچ بایەخێکی بە هەڵەبجە نەداوە، بە گەنجانی هەڵەبجە نەداوە. ئیسلامی سیاسی ئیستیغلالی یاخود بارودۆخەکەی قۆستۆتەوە. ئیسلامی سیاسی ئەمڕۆ دەوێت شوناسی هەڵەبجەیەکان ناشرین کات. بۆیە پێویستە گەنجان جوانانی هەڵەبجە ئوریابن، هۆشیار بن و تێز و فەلسەفەکانی ڕێبەرەوە جەلان بخوێنەوە و ببن بە خاوەن شوناسی خۆیان و بتوانن لە ڕێگەی تێز و فەلسەفەکانی ڕێبەرەوە جەلان کە بایەق بە ژینگە دەدات، بایەق بە شوناسی کورد دەدات، بایەق بە هۆشیارمان دەکاتەوە کە چۆن لەسەر پێی خۆمان بوەستین. پێویستە گەنجانی هەڵەبجەیەکان خوشکانی ئێمە برانی ئێمە لەسەر ئەم تێز و فەلسەفانەی ڕێبەرەوە جەلان بڕۆن بۆ ئەوەی شارەکەمان جارێشتر ئاواکەن و جارێکی تر دەیڵێمەوە کە پێویستە ئێمە گەلی کورد یەکتر بگرین و باشترین دۆست و هەواڵی ئێمە تا ئەمڕۆ شاخەکانە، چونکە ئەگەر لە کارەساتی لە کاتی هاتنی داعش لە شنگال تیای شنگال نەبووە قوربانیەکان زیاتر دەبووە. ئەگەر کچان و کوڕانی گەریلەی ئازادی خواز نەبووە قوربانیەکان زیاتر دەبوون. بۆیە پێویستە ئێمە لە بڕی ئەوەی پشت بە داگیرکرد ببەستین، پشت بە خۆمان ببەستین، پشت بە گەریلەی ئازادی خواز ببەستین. و لێرەوەش پەیامی من بۆ نەورۆزی کوردانە
بەداخەوە ئەمڕۆ دیسان درێژت دەکێشێتەوە بەڵام سیدەکەی لە چوارچەوەی ئەم شەڕە تایبەتە هەیە ئەمڕۆ لە هەندێک مزگەوتەکان لە هەندێک مەکتەبەکان دەڵێن جژنی نەورۆز جژنی کوردنیە و ئیتر ئێمە دوو جژنمانەیە جژنی ڕەمەزان و جژنی قوربان دەبێت ئێمە دیسان لەمە وریابین کە ئەمە شەڕی داگیرکەرەی شەڕی تایبەتە نەورۆزی کوردانە شوناسی کوردانە و لێرەوەش داوا لە گەلی باشوور و هەموو تەواوی گەلی کوردەکەم وەرم باپێکەوە لە 21 سێ یەکەم ڕۆژی ساڵی نوێ ساڵی دەستپێکی کوردی بچین لە قەندیلی قودسی کوردان قەندیلی شوناسی کوردان ئاگری هەڵەبجە لەسەر دڵی داگیرکەر بکەینەوە. هێمن مامان ڕۆژنامەنووس دووبارە سوپاس بۆ ئامادە سپاس بۆ ئێوەش هەر بژین. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تاکو ئێستا بیسەرما بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.